کاتێکیان ئێمە نەمان ئەبینی واقعەکەمان نابینی پێویستی بە چوار چاو بوو بۆی ببینێ شبرم کۆنسێپتی لەسەر ئەمە دروست کردووە چوار چاوی بۆ خۆی دروست کردەوە چوار چاو مفارقەیەکمان بۆ دەرەقالم لە نێوان ئەوەی شبر خۆی چی و چۆن پێم خۆش بوو فەریدون کەریم وەک ڕێخەریان پێشەنگا بدوێن و چەند پرسیارێکە کیورەیتە بوارێکی تایبەتە بێ بۆی بخوێنی لە ئەوروپا نازانم لە کوردستانایە یاننا من ئەساسن ڕاستە من دەرچوو پەیمانگای هونەرە جوانەکانم بەس خۆم بە کەسێکی ئەکادمی نازانم هەرگیزیش پێڕۆم لە بنەما ئەکادمیەکان نەکردووە بزانم بیرۆکەی دانانی سیروان ڕەوف بە پێشەنگی هونەری هاوچەرخ لەم ناوچەیە لەسەر چ بنەمایە ڕێخەر چیە؟ ئەگەر نووسینیشی نەبێت بەڵام بەڕیا ڕەخنەگرە چونکە توانای خوێنێ پشکی شێری ئەو دۆکیمنتە نووسراوانەی کۆت کردوونەتەوە هەمووی شێعر و بابەتی ئەدەبین حەزەکەم بزانم ئەمە خزمەت بە کوای ئەو کۆنسێپتە ئەکا کە تۆ وروژاندوتە ئەمانە کوشندە نین